سێ ساڵ بەسەر دامەزراندنی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی تێپەڕ دەبێت. لە مایە و سێ ساڵەدا چەندین دەستکەوتی زانستی گەورەی بەدەستهێناوە و بووە دەواازەیەکی گەورەی پەروەردە و فێرکردن بۆ فێرخوازانی کوردستان و عێراق. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی QIU لە 12/8/2018 لە ڕێوڕسمێکدا لە شاری سلێمانی دامەزرا. کردنەوەی ئەم زانکۆیە لە پاڵ زانکۆ ئەهلی و حکومیەکانی تر هەنگاوێکی ترە بەرەو پێشبردننی ڕەوشی خوێندنی باڵا لە کوردستان و بە تایبەت بۆ پچەوکردنی ئەو بناغەیە کە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆ حکومیەکان دایاناوە. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی فرانچایزی دوو زانکۆی مالیزیە، زانکۆی تەکنۆلۆژی مالیزی UTM و زانکۆی تەکنۆلۆژی مارا UITM کە لە دیارترین زانکۆکانی جیهانن. لای هەمووتان ئاشکرایە پێوەری پلەیەکی دیاریکردنی ئاستی پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک و ڕەگەزی سەرەکی شارستانی بریتیە لە ئاستی زانکۆکانی. لەم بوارەدا ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان بەردەوام هەوڵمان داوە بەشداری فعلی بکەین لە پێشخستنی ئەم سێکتەرانە و باشترین کوالیتی فراهەم بکەین بۆ هەموو لایەک. سەرنجام لە ئاستی زانکۆ خوێندنی باڵاش توانیمان یەکێک لە بڕاندە سەرەکیەکانی جیهان بێنینە کوردستان، ئەویش زانکۆی UTM مالیزیە. فێرخوازانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بڕوانامەی زانکۆی دایک UTM یان UITM وەردەگرن و چانسی خوێندنی 1 بۆ 2 وەرزیان دەبێت لە وڵاتی مالیزیا لە کاتی خوێندنیاندا. زانکۆی UTM بە پێی ڕانکی جیهانی QS پلەی 187 بەدەستهێناوە لەسەر ئاستی جیهان و پلەی 46 بەدەستهێناوە لەسەر ئاستی ئاسیا. بۆ هۆیەوە زانکۆکە بووە بە سەرچاوەیەکی خوێندکارانی نێودەوڵەتی لە هەموو جیهانەوە. هەروەها زانکۆی قەیوانی نێودەوڵەتی فرانچایزی زانکۆی تەکنۆلۆژی مارایە UITM. زانکۆی UITM بەپێی ڕانکی جیهانی QS پلەی 401 بەدەستهێناوە لەسەر ئاستی جیهان لە بواری پزیشکیدا. و بە خۆشحاڵیەوە لە ئێستادا لە دوای 3 ساڵ هەرکوماندووبوونی پاڵپشتی وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی توانیمان کە فرانچایزی دوو هەم ئەنجام بین لەگەڵ زانکۆی UITM مالیزیا زانکۆی تەکنۆلۆژی مارا کە پرۆگرامی تازە پێشکەشەکات لە وەرزی داهاتووی خوێندندا کە بریتیە لە 7 پرۆگرام و بەشێک لەوانە پرۆگرامە پزیشکیەکانە کە بریتیە لە پزیشکی ددان، دەرمانسازی، زانستە پزیشکیەکان. زانکۆی UITM خاوەن ئەزموونە لە بواری پزیشکی و زانستە تەندروستیەکان و گەورەترین زانکۆی مالیزیە. 35 کامپی هەیە و 163 پرۆگرامی ماستەر و 55 پرۆگرامی دکتۆرای هەیە. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی 5 بەشی ئەکادیمی هەیە کە لەلایەن زانکۆی UTM و پێشکەش دەکرێت. ئەندازیاری بایۆمێدیکاڵ و ئەندازیاری پرۆگرامسازی و تۆڕەکانی کۆمپیوتەر و سکیۆریتی و گەشەپێدانی سەرچاوە مرۆییەکان و تەکنەلۆژیای بەڕێوەبردن. هەروەها زانکۆی قەیوانی نێودەوڵەتی 5 بەشی ئەکادیمی پزیشکی و 1 بەشی زانستی هەیە کە لەلایەن زانکۆی UITM پێشکەش دەکرێت، وەک پزیشکی نەشتەرگەری ددان و دەرمانسازی و تەکنەلۆژیای تاقیگەی پزیشکی و زانستی چاو، زانستی وێنەی پزیشکی و تەکنەلۆژیای زانیاری.